لە ناحی شۆڕشی قەزای چەمچەماڵ ژنێک دروستکردنی تەنووری کردوتە پیشەی خۆی. من هیچ پێویستیمەمە نییە بە سەرۆک شتێڕە. شیرین عوسمانەوە ژنە کوردەیە کە وەک خۆی دەڵێت ماوەی 50 ساڵە کاری دروستکردنی تەنور دەکات. 50 ساڵە ئەمە ئیشمە. خەڵک وا بووە ڕۆژ وا بووە خەڵک ڕۆیە بۆ دەستکەنە بۆ گورەچنە من ئەمە ئیشم بووە هەتا ئیسەی لەخوا بەزیاد بێ پێویستی ماڵم لێ دابین کردووە لێمی شەر گردووە پارە لەخوا بەزیاد بێ ئیسە ماڵ و مناڵم کشتی بێتە تەلەبە و بێتە مامۆستا گەورە بێ لە ئەو پارە کە ژێونی ماڵم پێ بردەتە ڕێوە اینجا خۆرم هاوردە لەو دەشتە خۆرە ستیرەکە خۆر ستیرە بێت کانە خۆرە لەو ژیرە لە ئاوە تەقیوەکە ئەلێەوە پیکاب تێرمی داگرم لەیرە ئەیگرمەوە خۆڕەکەی اینجا کە داێنێم هەفتەیە لە ژێر ئەو لایلۆنا دوای لایلۆنەکە ترشێ قوڕەکە اینجا دەستی پێەکەم تەنویر ڕۆژ وایە دوو تەنویرەکەم ڕۆژ وایە تەنویرەکەمی ترەوە هەتا بناوە تااقەت خۆم اینجا لە دوای ئەوە مەقارەی لێ دروستەکەم لە شارە مێشەنگی لێ دروستەکەم کەنووی لێ دروستەکەم بۆ ئاردا هین تەنویر ئەو تەنویر خەتەکەی لێ ئەدەم لەبەر ئەوەی لە هەر شوێنەی بێ تەنوورم بناسرێتەوە هەتا ئیستا ئەمە ئیش من بووە لەخوا بەزیاد بێ هیچ پێداویستێک مش نەوێ هین مار خەڵک وا بێ ڕۆژوا بێ دوو ڕۆژنانی نەبووە بیخوا من لەخوا بەزیاد بێ هەموو شتێکم دابین کردووە بەم ئیشە. شیرین عوسمان باس لەوەش دەکات کە دروستکردنی تەنور کارێکی سانانیە و لە وەرزی سەرمادا دروستکردنی تەنورێک کاتێکی زیاتری دەوێت. مەقاڵەکە بۆ چێشتە لەسەرەوە تامبۆی خۆشە و چێشتی لەسەرەکەن و بۆ چای لەسەریەکەن و ئیتر ئەوەشێ بۆ جوانی لەسەر کەوانتر دایانێن وردەکە هەر بۆ جوانی ڕەنگ کریا و دانریا لەسەرکە کەنۆکەش بۆ ئاردە لەبەرەوەی ئەسپێ لێی نەدا لە هاوی نافێنکە قوڕەکەی وەک تەنویر هین نییە چینکۆ هین سپێ لێیدا ئەمە هەر ئەمێنی هەراوە بۆ پاکی ئەو ئاردەی تی ئەمێنێ و فێنکە هیچی لێ نایە وەڵاهی لاکبوونی ئەوێت ئیتر ئیسراحەتم نییە لەبەر ئەوەی کە من ئێستا پێویستی مشوم ئیشە نییە بەس هەر خۆم بۆی لاکی گیان خۆم بەلەم قەینابادا نەنشم و ئیسراحەت بکەم لەسەری خۆم چووکە لە قەدیم و خەرگەم ئیشە بیمە هەدرم ها لەسەرم ئیشە نارێمە هەتا پیناوە قەتم بمێنێ هەر خەریگەم ئیشە تەنورەکانی ئەو ژنە کوردەی کە ماوەی 50 ساڵە کاری دروستکردنی تەنور دەکات ناوبانگی خۆی هەیە لە چەمچەماڵ لەبەر زۆری تەنور و ئەو کەرەستانی تری دروستیان دەکات کە ڕێران لە شارەکانی ترەوە ڕوو دەکەنە ناحیی شۆڕژ بۆی تەنورێک یاخود کەرەستەیەکی تری خۆماڵی بکڕن. عومەر غەریب، کورسات نیوز، ناحیی شۆڕش.